کوردستان لانکەی چەندین ساڵی باپیرانمانە. وڵاتەکەمان شایانی خزمەتی نەبڕاو و بەردەوامە، چونکە وەک دایک ئێمەی پەروەردە کرد و کلتور و شوناسی بە ئێمە بەخشی. لە نیشتیمانە جوانەکەماندا یەکێک لەو کۆمپانیایانی هەمیشە دەستی باڵای هەبووە لە پێشخستنی بواری ئابووری و کەرتی تایبەتدا گروپی کۆمپانیەکانی هەڵەبجەیە کە لەلایەن بەڕێز ئاسۆ حاجی محەممەد بامۆچیەوە خاوەندارەتی دەکرێت کە بۆ زیاتر لە 30 ساڵە لە زۆربەی بوارە جاجەکاندا خزمەت دەکات. پرۆژەی نیشتەجێبوونی گاردن سیتی کە وەگێکێک لە شاکرە ناوازەکانی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجەیە یەکەی نیشتەجێبوونی بۆ چەندین هاونیشتیمانی دابین کردووە بەو پەڕی خزمەتگوزاری بەردەوام و بێوێنە. ئەمە جگە لە دەستەبەرکردنی بازاڕگە و باخچەی ڕازاوە و چەندین شوێنی حەوانەوە. لە پرۆژەکەدا ئەو پەڕی کۆڵەتی کەرەستەی بیناسازی و بنیادنان بەکارهاتووە. بۆ نمونە خشتی پرۆژەکە لە ئاستێکی بەرزی بەرهەمێناندا بەرەماتووە لەلایەن هەردوو کارگەی خشتی ئاسۆ و کارگەی خشتی هیلال. کارگەکان لە دوو ناوچەی جیاوازی کوردستان ڕۆژانە بەردەوامن لە بەرهەمێنان و گەیاندنی خزمەتگوزاریەکانین بە تەواوی شارەکانی هەرێمی کوردستان و عێراق. لەگەڵەوەشدا گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە خاوەندارێتی کارگەی کۆنکریتی هەڵەبجە دەکات کە یەکێکە لە کارگە باوەڕپێکراوەکان لەلایەن بەکارهێنەرانەوە. کارگەکە ڕۆژانە چەندین مەتر سێژە کۆنکرێت بە باشترین کۆڵەتی بۆ پرۆژەکانی نیشتەجێبوون دەستەبەر دەکات. جگە لەمانەش کارگەی قیری ئاران بە پیشاندانی توانای بەرهەمێنان و کۆڵەتی خۆی توانیوێتی لە ماوەی ئاوادانکردنەوەی کوردستاندا ڕۆڵی کاریگەری هەبێت و قیر بۆ زۆربەی ڕێگەکانی کوردستان دابین بکات. هەروەها دابینکردنی پێگەیەکی بازرگانی لە ناوچەکەدا گرنگێکی زۆری پێدراوە لەلایەن گروپی کۆمپانیەکانی هەڵەبجەوە و پرۆژەی بە بازارکردنی فامیلی مۆڵی بنیادناوە کە یەکێکە لە بازاڕە ناوازەکان لە ناوچەکەدا. هەروەها لە تەنیشت فامیلی مۆڵەوە پارکی مەولۆنا یەکێکە لە شاکارەکانی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە کە پێشکەش بە شاری سلێمانی کراوە بە مەبەستی خزمەتکردن و پاراستنی ژینگە و جوانکردنی سیمای شارەکە. سەرەڕای ئەمانەش گرنگی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە بۆ کەرتی پەروەردە و فێرکردن کەمتر نەبووە لە گرنگی لە بواری پیشسازی و بنیادناندا و لە چەندین پرۆژەدا دەبینین. لەوانە دایانگە و باخچە و قوتابخانەی کۆماری مۆنتیسۆریە کە چەندین ساڵە خزمەت بنەوەکانمان دەکات و هەوڵی بنیادنانی باشترین تاکی ئازاد و نیشتیمان پەروەردە دەدات. ئەمە جگەلەوەی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە بە خێرخوازی لە پارێزگای هەڵەبجە چەندین قوتابخانە و خوێندنگا و باخچەی منداڵانی بنیادناوە. لەوانە خوێندنگەی ئەحمەد موختار جاف و باخچەی منداڵانی شۆنم بامۆچی و خوێندنگەی ئاسۆ حاجی محەممەد بامۆچی و خوێندنگەی کچانی هەڵەبجە. کارگەی زەیتی زەیتونی ڕاسان کە بەشێکە لە کۆمەڵگەی خۆرەشی ڕاسان باشترین زەیتی زەیتون بەرهەم دەهێنێت کە جۆری ئێکسترا ڤێرجنە. هەروەها توانای وەرگرتن و گۆڕینی زەیتونی جوتیارانی ناوچەکەی هەیە بۆ باشترین کۆڵەتی زەیتی زەیتون. پاشان پرۆژەی کۆمەڵگەی خۆراکی ڕاسان کە لە ئێستادا لە بواری جێبەجێکردندایە یەکێک دەبێت لە گەورەترین کۆمەڵگە خۆراکیە کەمیێنەکان لە عێراقدا کە ڕۆژانە چەندین جۆری جیاواز بەرهەمی شیرەمەنی و ساردەمەنی بەرهەم دەهێنێت و توانای وەرگرتنی هەزاران تۆن شیری هەیە لە جوتیاران. بۆ ئەمە بەستەش هەوڵ دەدات لە ڕێگەی کۆکردنەوەی شیر جوتیارانی ناوچەکە هەن بدات بۆ زیادکردنی بەرهەمی شیر و ئەمەش لە ڕێگەی پێدانی ڕێنمایی تەندروستی و زانستی لە پێناو بەرەو پێشبردننی بەرهەمی شیری جوتیارانی ناوچەکە و بژاردنەوەی کەردی کشت و کاڵی و ئاژەڵداری لە ناوچەکەدا کە سەرنجام هەزاران خێزان تێدا سوودمەند دەبن. گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە بە پلانکار بۆ دروستکردنی کاوداریەک دەکات کە توانای بەخێوکردنی 10,000 سەرمانگای شیری هەیە. پرۆژەکە یەکێک دەبێت لە گەورەترین پرۆژەکانی ئاژەڵداری لە ناوچەکەدا. هەروها پرۆژەی بەخێوکردنی بزنیسانین لە دامێنێکی ئایشینەروێ یەکێکە لە شانەزیەکانی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە کە بۆ یەکەم جار لە عێراقدا هەستا بە بەخێوکردنی زیاتر لە 1000 سەر بزنیسانین بە مەبەستی بەرهەمێنانی باشترین جۆری شیری بزن. ئەمە جگە لە دەستەبەرکردنی چەندین هەلیکار بۆ دانیشتوانی ناوچەکە. تێچووی کۆی ئەم پرۆژانە لە پارێزگای هەڵەبجە زیاترە لە 100 ملیۆن دۆلار. گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە بەردەوامە لە خزمەتکردن و لە داهاتوودا چەندین پرۆژە و کەرتی نوێ خزمەتگوزاری دێنێتە کوردستان تا بەشێک بێت لەو خزمەتەی بە هاونیشتیمانیان دەکرێت.